من ناوم دکتۆرە تارە جەمال محەممەد عەلی لە پرسراوی بەشی لە پرسراوی بەڕێوەبەراتی پاراستنی تەندروستی کۆیە لە سەر بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کۆینە. ئێمە وەکو قەڵغانێکین، من هەمیشە وا وەسفی دائیرەکەی خۆم دەکەم یان فەرمانگەکەی خۆم دەکەم کە وەکو قەڵغانێک وایە لە پێش بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کۆیە، واتە پێش ئەوەی کە نەخۆشیێک سەر هەڵ بدات، پێش ئەوەی کەوا کێشەی ئاڵشەکی تەندروستی سەر هەڵ بدا، فەرمانکەی ئێمە ئاگاداری دەکاتەوە و ڕێگە چارەش دادەنێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. زۆر بەشمان هەیە، ئەمە 5 بەشین، لەوانە بەشی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گوازراوەکان، بەشی کوتان و هەروەها بەشی تەندروستی قوتابخانەکان و گرنگترینی بەشیش ئەوە چاودێری تەندروستیە، ڕقابە سەحیە. کارەکەیمە بریتە لەوەی کە چاودێری بڵین لەو بەشەیدا، ینی بەشی ڕقابە سەحی کارەکەیمە بریتە لە چاودێریکردنی ناو بازاڕ و شوێنانەی کە خزمەتگوزاری بڵین خواردن و ئەو بابەتانە پێشکەش بە ئەوەی دەکەن، پێشکەش بە کۆمەڵگە دەکەن لە هەموو ڕۆژ تەندروستیەوە. مەسەڵەن بۆ نمونە ئایا ئەو شوێنە شیاوە بۆی ئەو خواردنەی لێ بفرۆشرێ و ئایا ئەو شوێنە مۆڵەتی تەندروستی هەیە یان نا، و هەروەها ئەو شوێنانە مەسەڵەن ئەو خواردنەی دەیفرۆشن ئێکسپایرە یان نا، و هەروەها ئەو کەسەش کە دەیفرۆشێت ئایا شیاوە بۆ ئەو کارە یان نا، بە وەرگرتنی فەحسی خوێن و ئەو بابەتانە. واتە ئێمە بە تەواوی ڕقیبین یان چاودێرین بەسەر ئەوانەوە بە هەموو ڕۆکانی. ئێمە لە فرۆشتنی بڵین گۆشت فرۆش، ساڵۆن، سەرتاشخانە، چایخانە، نانخواردنگەکان، چێشتخانەکان، ئیتر شوێنی فرۆشتنی بەروبوومی شیر، حەمامەکان، حەمامی گشتی، چیتر یعنی هەر شوێنە کە شتێکی تایبەت بە هەموو خەڵک یعنی پێشکەش بکە ئێمە چاودێر دەکەین. لە هەموو شتەکیش ئەمە برێن ڕێبەرمان هەیە، ڕێبەری 1982 مان هەیە کە هەمووی یاسای تایبەت یاسای بڵێن قانونی عێراقیمان هەیە، هەمووی تایبەتە بۆ بابەتانە و ڕێنمایی تایبەتەیە هەمووی کە لەو ساڵەوە ینی کە 1982 هەمووی دەرچووە و بەردەوامیش نوێکاری تێدا دەکرێمە ئاگامان لێ و جێبەجێ دەکەین لەسەر ئەو شوێنانەی کە باسمان کرد. وەکو گرنگی ئێرە زۆر گرنگە بەڕێوەبەراتێکەکەیمە، زۆر دەتوانین بڵێ ڕۆحی تەندروستیە، یعنی ڕۆحی بەڕێوەبەراتی گشتی تەندروستیە لۆ لە بەروەی وەکو پێمان گوتن، یعنی هەر کێشەی تەندروستی دروستبی ئاگاداری دەکاتەوە، چارەسەریشی پێدەدا. چاودێریش تەواوی هەموو بازاڕ شوێنە گشتیەکان دەکەین. ڕۆژانە تیممان هەیە دەردەچی ساوەکو ئەوڕۆکە ئەوە لەگەڵ تیمەکەی دەرچوونە و چاودێری ناو بازاڕ دەکەین، بەپێی ڕێنمایەکان دەڕۆین، ینی هەر شتێک ڕێنماییمان پێکرا جێبەجێ دەکەین. وەڵا ئەرکێکی قورسیشە یان لەسەر شانی من بە تایبەتی ئەوانەی کارمەندەکان و هاوکارەکانیشم ئەوە بەگشتیەوە هەر زۆر هەموومان ماندووین پێوە. بدایەتەن زۆر نامۆ بووین، بەڵام دوایە وردە کەزانیان ئەمە لە قازان جوان ئیشێ دەکەین سەرەتا، ینی تۆ کە دوکانداری مەسەڵەن دەبی معلوماتش تەواو تێ دەربارەی کارەکەی خۆت، زۆر کەس هەبوو معلوماتی نەبوو، ئەمە معلوماتمان پێدەدا. مەسەڵەن بۆ نمونە گۆشت فرۆش هەبوو نەیدەزانی مەسەڵەن ئایا ئەو مەوادانەی بەکاری بێنێت چییە، مەسەڵەن ئەمە پێمان دەگەیاند کە ئەوە ستیل باشە بۆەوەی ژەنگ نەکا، بۆەوەی خواردنەکەت لەلایەن خەڵکەوە چاکتر ویستراوە بی، مەسەڵەن پێویستە بەڕاددا بنێی ئەو بابەتانە. ینی ئێمە زۆر پێشیان دەخەین، زۆرترین زانیاریان پێ دەدەین لە بوارەکەی خۆیان بۆ پاراستنی خۆیان سەرەتا و پاراستنی کۆمەڵگەش لە دوایوان. شت هەیە تەسیری تێدایە، مەسەڵەن بۆ نمونە شوێنی هەڵگرتنەکەی پلەی گەرمیەکەی و هەندێک خواردن هەیە مەسەڵەن بۆ نمونە هەر نزیک بێت مەسەڵەن لە شوێنێکی شێدار تێک دەچی، یان نزیک بێت لە شوێنەکی وشک تێک دەچی، مەسەڵەن پلەی گەرمیەکەی زۆر بێت تێک دەچێت، یان زۆر کەمبی تێک دەچی، ینی ئەو هەر خواردنە و شتی تایبەتی بەخۆی هەیە. بۆیە ئەمە تەنیا سەیری ئەکسپایری ناکەین. ئەکسپایر لەوانی لە هەندێک شوێنی هەر شتێکی زۆر وازح بێت و بەسەر نەچوو، بەڵام لەبەروەی شوێنەکەی ناتەواوە هەر بەسەرچوو حساب دەکرێت.
تیمەکەمان زیاتر پیاوەکان پێ هەڵدەستان کاری جوانیان کردێ بەڵام یعنی دەتوانین بڵێ زۆر سەرپێی بووە شتەکان زۆر چاک نابینن بەڵام کە تیمەکە ئافرەتە زۆر 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 وردن لە ئیشی یعنی هەتا وای لێ دێجارێ دوکاندارەکە دەڵێت و چۆنچۆنی هەست بۆی دەکەی خۆ یعنی ئەم بۆ خۆم هەستم پێ نەکرێت چۆن ئەتو هەستی پێ دەکەی ئەمە بەڕاستی زۆر بەوردی و زیاتریش لەوەی کەوا ئەمە تیمەکەمان ڕاهێنرا و زۆر تعلیماتیان دەدەینێ و زۆر ڕێنماییان پێدەگەێنین یان هەندێک شتێ مەسەن لەوان پێشتر بە دوودا نەچوون ئێستا ئەمن زیاتر ورتر چوویتمە ناو مەوزوعەکەی و زۆر شتم یعنی ڕێنمایی باشمان لە هەموو لە وەزارەت کۆکردیتەوە و پێ من دەمەوێت لێرەوە ینی تیمەکانی ما تیمەکی زۆر زۆر زانستی و ڕێکوپێک ئیشەکانیان دەکەن تکایە هاوکارمان بن ئەمە بەس تەنیا بۆ هاوڵاتی هەوڵ نادەین بۆ دوکاندارەکانیش هەوڵ دەدەین ئەمە زۆر شتێمە زانیاریمان پێگەاندین بەس هاوکارمان بن دڵنیا بە هەم ئیشەکەی وان یعنی دەڕوا و بە جوانی دەڕوا و ینی شتێکی جوان پێشکەش بە کوێ دەکەن و بە خەڵکی دەکەن و هەم ئیشەکەی مەش یعنی هاسانتر دەبی ئەگەر شک گۆشتەکەی بەدارێەوە کرد بە قولاپەوە هەڵواسی لەناو بەڕاد نەبوو تکە لەی مەکڕن یعنی ئەوە نزمترین ئاستی ناڕۆشنبیریە ئیتر لەوە نزمترمان نییە تکە لیان مەکڕن ئەو گۆشتەکە بەدارێەوە دەکرێت ئەنواع جۆرە حەشەڕات و مێش و مەگەز دەستە سەرێ تووشی نەخۆشی دەکا یعنی هەدانانی بەڕاد جوانترین وێنەی شارستانیەتە و پێویستە هەمویان هەموو هاوڵاتێک ئەوەی بکرێت کە لە ناو بەڕادەکەێت تکە لیان مەکڕن ئەو دکە لە ئیشەکانی ما ئەوەیە کە هاوڵاتیان ڕۆشنبیرکەین بە و ڕێنمایە تەندروستیانێکە هەیە بۆ نمونە ئەگەر دوکاندارێک ماستەکەی لە دەرێدانا لە ناو بەڕاد نەبوو یعنی پێویست ناکە لی بکڕین ئەوە لە شتە گرنگەکان ئینسان دەبێت بۆ خۆی هەندێک جار خۆی ڕۆشنبیر بکە کە زانیت ئەو شتە ناتەندروستە تکە مەیکڕە چۆن دەبێ ئەمە بە پارەی خۆمان یان زەرێ لە خۆمان بدەین بەدەستی خۆمان نەخۆش بکەین یعنی ئێستا هەم ئاکە پیسە هەم بچین خۆراکەکەش پیس بێت ئەوە هەر زۆر کارە ساتە بەڕاستی شتەکانی کە ئەوەیە بەگشتی خۆراک لە ستانداردی عالەمیش دەبێت لە 25 پلەی سیلیزی کەمتر هەڵنەگیرێ تکایە کە شوێنێک زانیتان زۆر گەرمە کە شتێک پێویستە بە بەستوو بێت و لە شوێنێکی گەرمدانراوە لی مەکڕە ئەوە باشترە لەگلەوەی نەخۆش بکەی و تووشی کێشەی تەندروستی بی ئیتر پێویستە دایکان و باوکان منداڵەکانیشان ئاگادار بکەنەوە ینی بۆ نمونە مەسەلەن هەندێک خواردن هەیە خراپە تەواو پێی بگەێنە یان ڕەنجی تێدا ڕەنگەکە ناتەندروستە مەیدەیە یان مەهێڵە بیکرێ و هەروەها ڕۆشنبیری بکە ینی شتی بۆ باس بکە یان دەربارەی ئەو شتانە بۆیان شەڕح بکا بۆ منداڵەکانی پێیان بگەێنێت کە ئەو شتە ناتەندروستە تایشدا ئەمن دەبێت سپاسی تیمەکەم بکەم ئەمن تیمەکەم لەگەڵە بەڕاستی وەکو پێشمەرگە هەمومان کار دەکەین ئەگەر ئەوان نەبن ئەم سەر ناکەوم بەڕاستی تیمەکی ماندوو نەناسن تیمەکەن چاوکراوە و زیرەکن لە بوارەکەی خۆیان دەستخۆشیان لێ دەکەم لێرەوە Sağ ol.